لە تەنیشت مزگەوتی کەعبە بە دووری 500 مەتر کتێبخانەیەکی لێیە. ئەوێ شوێنی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلامە لە 12 ڕەبیع الأول لە ساڵی 571 زاینی لە مەکەی پایتەختی موسڵمانان. ئەوێ هەر ئەو شوێنەیە وەحی واتە ئاەتەکانی قورئانی پیرۆزی لێ دابەزی. دەسەڵاتدارانی سعودیا وەک ڕێزێک بۆ ماڵی باوکی پێغەمبەر کردوێنەتە کتێبخانە لە بەرامبەر سەعاتە بەناوبانگەکەی کەعبەیە، بەڵام ئەوان هیچ بایەخ بە مەولود و شوێنی لەدایکبوون نادەن. نایانەوێت گەشتیارانی ئاینی بە بایەخەوە سەیری ئەو شوێنە بکەن. لە ڕێگەی پاسەوانەکانی شەوە ناهێڵن موسڵمانان وەک پیرۆزی لە کتێبخانەکە بڕوانن. هەر لە بەرامبەر کتێبخانەکە تەوالێتێکی لێیە، ئەوێ ماڵی ئەبوو جەهلە کراوەتە تەوالێت وەک سیمبولی تێکشکانی دوژمنانی ئیسلام. مەکە شوێنی بیرەوەریەکانی هاتنی ئیسلامە. گۆڕی یەکەم هاوسەری پێغەمبەر خەدیجە کچی خوایلیدی لێیە. لە تەمەنی 53 ساڵی پێغەمبەر محەممەد بەرەو مەدینە کۆچی کرد. منش لە مەکەوە بەنێو تونێڵی سلێمانی بەرەو شوێنی کۆچی دوایی پێغەمبەر بەڕێکەوتم. بە زیاتر لە 6 کاژێر بە ئۆتۆمبیل 400 کیلۆمەتری ڕێگاکەمان بڕی. گەشتیارانی کورد بە تامەزرۆییەوە لە نێو مزگەوتی پێغەمبەر دەسوڕێنەوە. لە نێو مزگەوتەکە تەنیا گومبەتێکی سەوزی لێیە، ئەوەش لەسەر گۆڕی پێغەمبەر دروست کراوە. ئەو مزگەوتی پێغەمبەرە لە مەدینە، بەم گومبەتە سەوزە دیارە کە مەرقەدەکەی گۆڕەکە لەوەیە، لەوێ نێژراوە، هەلێرەوە دیارە کە بنچینەی مزگەوتەکە لێرەوە دەستی پێکردووە. نزا و پاڕانەوەی گەشتیارانی ئاینی سەرنجی هەمووان ڕادەکێشێت. لە نێو شاری مەدینە زەحمەترین شوێن کە بتوانی لێ نزیک بیتەوە گۆڕی پێغەمبەری ئیسلامە. مسلمانان زیاتر لە 100 مەتر لە دوای یەکتر ڕیز دەبن تاوەکو دەگەنە بەرامبەر گۆڕەکەی کە تەنیا دەتوانن بە تەنیشتیدا تێپەڕن و سڵاوی لێ بکەن. قەرەباڵغێکی زۆرێ بەداخەوە هەرچەنە ئێرە وەزارەتی تایبەت بە حەج و عومرەیان لێ و هێزێکی ئەمنی تایبەتیان لێ، ئەو هێزە ئەمنیە نەیتوانی بە شێوازێکی زۆر ڕێک خاتە تۆ بچتە نزیکەوە ئەوەی کە ئایبینی، بەڵام کە ئایبینی ئەو گۆڕانە ئیتر ڕەنگە هەستکەیتر ئەوەی کە لە قورئانی پیرۆزە فەرمێ پێغەمبەری شۆکوی و مرۆڤێک بووە ئەمرێ دێت لێرە بە حەقیقەت واقعی مردنەکە بینی کە دێت ئێرە تۆ باشێکە لە پرۆسەی ژیان، بەڵام لێرە جارێکی تر مردنت بیرەکەوێتەوە هەستەکەی و پێغەمبەرەی کە ڕابەر و پێشوای تۆ بۆ مردووە. لەوێ سێ گۆڕ لە تەنیشت یەکتر نێژراون: گۆڕی پێغەمبەری ئیسلام و ئەبوو بەکری سدیق خەلیفەی یەکەم و عومەری کوڕی خەتاب خەلیفەی دووەمی پێغەمبەری لێیە. سڵاوکردن هەیە لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سڵاوکردن هەیە لە هەردوو سەحابە و خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کاتە هاتوونەتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە زوندوێتی فەرمویان ئەسەلام عەلەیکە ئەیوهە النەبی، بەڵام ئێستا وەفاتی کردو ئەڵێن ئەسەلام عەلە النەبی. چاودێرانی گۆڕەکە ناهێڵن مسلمانان لە گۆڕەکە نزیک ببنەوە، تەنانەت وەستان و وێنەگرتنی مەحاجەرەی گۆڕەکەش قەدەغە دەکەن. حاجی عومرەکاران لە دوایین ساتەکانی سەردانیان بۆ مەدینە دەستنە بەرامبەر گۆڕی پێغەمبەر، خوا حافیزی لێ دەکەن و شارەکە جێدەهێڵن. سۆران بەهادین، ڕوودا و مەدینە.